وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. لەو دیبێتەی ئەوڕۆ سەبارەت بە شەڕە ئوکراین و ڕۆڵە داپڵۆسێنەرە پرۆپاگاندا لە چۆنیەتی دروستکردنە ڕوانگە بۆ ئێمە بەڕەسی ئەەکەین و تاوتوی ئەەکەین. ئەوسا لای ئێمە و ئەوانەی کە وەبیریان بێت ئەیانوت مڵکێک کە مڵکە میراتی وێت فرە ساحێوە کەس نێسەند. ئەوسا کەنیشکێک کە دایک و باوکی ئەمرد کەس ناچووە خوازمێنی ئەیانوت یا بێ ساحێوە یا فرە ساحێوە. ئەم فەزایە کوردانە و ئەم جەهانە کوردیە چون ئەحساسەکەن بێ ساحێوە هەر کەسێ دەستی تێ ئەخا بە جۆرێک خەریکە بەشێک بەرەو لای خۆی ڕاکێشێ. چێ لە کەسانە منفەرد و چێ بە شێوەگەلە سازمانی و تەفەکراتە سازمانی و بنکەگەلە حیزبی و دەوڵەتی خەریکی پرۆپاگانداکردنن. مەسەڵەن ئەمڕۆ ڕوودا و خەبەرێکی دانابوو کە ئەرتەشە ئۆکراین بە فڕۆکەیە بێفڕۆکەوانە تورکی ستونێک لە ئەرتەشە ڕووسیەی شکاند. کۆمەڵێک ڕەسمە پڕوپوچ و تەسویرگەلە میدیایی قەیرە قابلە ئیسبات خەریکە بڵاوەکرێتەوە. هاوکاتە لەگەڵ ئەمە لە تەمامە تۆڕە کۆمەڵایەتەکان بە زوانگەلە مختلف و خەریکن بە نیاتە مختلف لەبارەی ئەم شەڕە قسەکەن. بۆ خاتری ئەوەی ختمێتە کەلام دەگرابێت و بۆ خاتری ئەوەی ژەڵەژاوی دروست نەکات ئەگەر لە کۆمەلگای ئێمە یەک نەهادە قودرەتمەند بووایە و ئیجازەی نەدایە هەر دەم درێژێک بەهۆی مەسلحەتە خۆی و بەهۆی کارکتەرە شەخسیە خۆی دانیشێ هەر تڕەهاتێ تەزریق کاتەناوە ئەم مردمە ئەوزاعە ئێمە بەرەو ئەم ژڵەژیاگیە نەئەڕووی کە ئەمڕۆ چووگە. کابرا ئەمڕۆ بۆ خاتریەوەی پەیجێکی فەیسبووکی قەرەباڵغ بمێنێتەوە و 10,000 فالۆوەری بوێت هەر کەسافەتێک بەناوە فەیک نیوز و ئاشخاڵە کاتە ناو زەهنە مردمانێک کەوانە بەردەنگیە. یا هەر بچکۆلەیەکی قەبارە بچووک بە گوێرەیە بچووکیە وجودە خۆی خەریکە سەخافەتەکانە خۆی بە عنوانە بەها ئەفرۆشێتەوە بە ئەم خەڵکە. بۆیە ئێمە لەم شەڕە ئوکراینە گەرەکمانە ئەوزاعێکە لە سەرزەمینە ئێمە بەڕێوە ئەچێت بەڕەسیکەین ئەوەی ڕابردوو ئەوانەی ڕۆڵ ئەگێڕن کێن ئەمانە ئێمە لە کامە جەهانا خەریکین زندگیەکەین. نمونەیە شەڕە ئۆکراین خەریکە بە ئێوە چی ئێژێ قیاسی بکەین تەمسیلی لێبێرینەوە با حاڵیمان بوێ بزانین ئێمە لە کامە گەمارۆ کەوتکین و بۆ وا سەرمان لێ شێویاگە. من مثالێک بدەم. ئەمڕۆ شاهدین فرە کەسێک کۆش ئەکا بەرەو ئوروپاتێت چ ئێمە مانانێکە کۆنتر هاتکین بە هەر دەلیلێک چه کەسانێک کە ئمڕۆ خەریکن تۆ ئەوێنی بە لێشاو ئەو مردمەتێت و خەبەریشی نییە کە کێس چییە بۆ هاتگە. گزارشێک کە ئەیداتەوە بەرامبەر بە مردمە ئێمە گزارشێکە سەرتاپا لە دەرک نەکردن لە حاڵی نەبوون لە خۆ لە وەزعیەتی خۆی لە مەکان و زەمانێکەوە لە ناویە و بە پرۆپاگاندایەکی ئەحمەقانە ڕوو ئەکاتە جامعەی ئێمە پڕ ئەکا لە سەم، جامعەی ئێمە پڕ ئەکا لە تەسلیم بوون، جامعەی ئێمە پڕ ئەکا لە خەسیاگی. ئەوانەی کە ئەمڕۆ تێنە ئوروپا هەنووز تێ نەگەیگن بۆ تێن بۆ ئاوارە ئەون بۆ وەکو قەباوی لە سەرگەردانە ناو بیاوان ڕوویان کردگە و خەریکن بە لێشاو بەرەو جێگەیەکی تر ئەڕۆن. بزانن یەکێک لە دەلایلێک کە بزاوتە کۆمونیستی بێ سنوور بوو، یعنی ئەوانەی کە خۆیانیان بە کۆمونیست ئەزانی خۆیانیان بە بێ سنوور پێناسە ئەکرد ئەمە بوو کە کرێکار بە کەسێک ئێژن کرێکار
کە کەرەستەیە کە نانی بخوا نێسی. یعنی چی؟ یعنی زەمین و خاکی نییە تیا بەڕووبووم بکاڵێت. نێسی یعنی کەرەستەی بەرهەم هاوردنی کالای نییە، ئەویشێ نییە. یعنی سەرمایەی نییە، سەرمایەی نییە. بە ئەم سێشتە تۆی بەشەر لە دنیای ئەمڕۆ نان ئەخۆی. ساحێب دەسەڵاتی یعنی زەمینە بوێت، یعنی سەرمایەت بوێت، یعنی کەرەستەی بەرهەمهێنانە بوێت. بەڵام کرێکار هیچ کامیانی نییە، نە سەرمایەی هەست، نە زەمینی هەست، وەنە کەرەستەی بەرهەمهێنا. کەواتە تۆ وەختی ئەکەویتە ناو شارێک هیچ کام لەم سیانتە نییە، وەکو برسی دەم ئەەکەی تۆ یەکێ بتسێنێ. بۆیە تۆ ئێستا و گۆرانیە تێگەی ئێژێ منە و کەسەم هەموو ڕۆژێک ئێژم هەینان ژیانی ئەمڕۆم ئەفرۆشم بۆ کڕینە ناو سبەی لەم بازاڕە بێ ڕەحمەدا ژیان هەرزانترە لە نان. تۆ من و هەر کەسێکی تر کە ئیمڕۆ کریاگین بە کرێکار پڕۆلەتە، ئیمڕۆ کریاگین بە کرێکار. 100 ساڵە پێش نەبووین، زەمینمان بوو، ئاڵڤجەڕمان بوو، چوزانم هەوارمان بوو، ئەمان توانی بەرهەمە خۆمان بەدەست بێرین لە خاکە خۆمان. ئیمڕۆ فڕە دریاگینە ناو سلێمانی، هەولێر، تاران، ئەسفەهان، ئەسەمۆڵ، حەجێکمان نێ بەدەسەوە. بۆیە خۆمان ئەفرۆشین، بە شوێنە کار ئەگەڕین، مەعاشمان پێبا. هێزە خۆمان ئەفرۆشین، نانمان پێبا. خۆمان ئەفرۆشین کە نانمان پێبا. ئەوانەمان وا کەس نامان کڕێ، کەس نامان سێنێ، بازاڕەکە پڕ بووگە نامان سێنن. ئەبین بە کۆچەری. جاران کە عێراق لە محاسرە بوو، خەڵکە سلێمانی، خەڵکە هەولێر ئەڕووی لە تاران خۆی ئەفرۆشت و ڕۆژێ 1000 تمەن، ئەڕووی لە ئەسەمۆڵ خۆی ئەفرۆشت و ڕۆژێ 1000 تمەن. کاورا لە مەلیوان هەڵ ئەسا ئەڕووی بۆ بەندەر عەباس، لەوێ خۆی ئەفرۆشت و ڕۆژێ 1000 تمەن. ئیمڕۆ پڕ بووگە، ئشباع بووگە، ناتوانێ خۆی بفرۆشێ. بازاڕەکە و هەڵ ناگرێ، فرەس. ئینسانە بێ خاکە، بێ ئەبزارە تەولیدە، بێ سەرمایە فرەس. بە لێشاو ڕوو ئەکا لە بازاڕێکی تر، بە لێشاو ڕوو ئەکا لە بازاڕێکی تر. تێبەرە و کوێ تێبەرە ئوروپا. بۆ لە بازاڕی فەڕەنسا ناوێسێ؟ چون بازاڕی فەڕەنسا ئەو ناسێنێت. تێتە بازاڕە بریتانیا، لە بازاڕە بریتانیا بەڕاحەتی توانێ خۆی بفرۆشێ لە 2 پاوند بۆ ساعەتێ تا 30 پوند بۆ ڕۆژێ. قیمەتی ئەوە نەسە. ئەوەی هات کەسە ئوروپا ئەوە نییە مسەقەفە، ئەوە نییە بە شوێنە ژیانێک لە کلاسێکی سەرۆ هاتگە، ئەوە نییە هاتکە دنیا بوێنێت، لە بێدەرەتانیا هاتکە، لەوەی کە کەسێ نایسێنێ هاتکە. بەڵام نەخۆی بەمە ئەزانێت، نەخۆی ئەزانێت چەنێ بێکەڵکە، چەنێ بێسوودە و بیر ناکاتۆ من بۆ نە زەمینم هەست، نە سەرمایەم هەست، نە ئەبزارە تەولیدم هەست. ئەوەنە بچووکە و کریاگەسۆ وەختێ تێتە ئەگرا 1000 پوندی دەسەکەوێ، 20,000 پوندی دەسەکەوێ و ئەزانێتە گۆڕیاگە. عەزیزم، نەگۆڕیاگی، تۆ هەمان بێ هەمە چیزی، یعنی هیچ شتێکە نییە. تۆ بە 100,000 پوند نەوگیتە سەرمایەدار، سەرمایەت نییە، هیچ نییەی. لە یەک وەرچەرخانە هیچی لە دەست نامێنێت، تەحملت 2 مانگ قەیران ناکەی، نابوودەوی. وەلێ تۆ ئەم گوزارشە نادەی بە مەردەمە خوات. تۆژی ئەوروپا ئازادیە، نا تۆ بۆ خاترە ئازادی ئەوروپا ناتکی، لای خۆمان چیت گەرەک وایات کرد. دڵداریت ئەکرد، دڵتەڕیت ئەکرد، هەرچیەکە گەرەک وایە ئەتخوارد، کەس خۆکاری پێتۆ نەبوو.
ئازادی چیە؟ ئازادی سیاسی دێخۆتۆ لەگرا خەسیاگی هەر نازانی لەم بریتانیا چ خەوەرە دێ ئازادی سیاسی خۆ بە دەردە تۆ ناخوات ئازادی قسەکردن ماف دەربڕین مافڕ ڕادەربڕین ئازادیە بەیان دێ تۆ مەگەر بەیانیشە هەستا دەری بڕی مەگە قسەیەکیش هەست بیکەی تا دەری بڕی دە ئیستە دەریشە بڕی چه ئەتفاقێگە کەفێ هیچ تۆ ئەم گزارشە غەڵەتە بۆ لە ئەوروپا ئەدەی تۆ فقط یەکچت ئێژیت لەگرا بازاڕە فرۆشتنە خوات هەست ئەچێنن لە ڕۆژێ 20 پاون ئەچێنن تا ڕۆژێ 100 پاون ئەچێنن دەی ئیستا تۆ چون بێسەوادی چون دەرکە خۆتە نەکردگە چون گەمارۆ دریاگی نافەهمی پێت وایە ئەم ئوروپا هاتنە زۆر مهمە لە خۆتۆ چون وایتە هیلسینکیا ژیان ئەەکەی بووگی بە مسەقف سەقف لەسەر دروست کریاگە ڕۆشن فکری پێت وایە مارتای پاڵە دەسە ئینگلیسیە مینوژوپێکی کردگەسە پێ و پێسی چەرمگە و چاوی کاڵە و فرە ئینسانە مهمێ کە دانیشتکە ساندویجێکی هەم ئەخوا شغڵی کلینەریە ئەحمەقێکی تەواوە و ئەمە وا لە لیاقەتە توە لە پاڵی دەسە دانیشتکە چون چەرمگە ئینگلیسیە تۆ تا سەدح ئەو خۆتە بەرگەسە خوار هەر چەرمگە هەر ئینگلیسیەت کافیە خۆ ژنی شەومینوژوو بووە لە پایە و تۆ ئەحساسە حقارەت ئەەکەی لە بەرامبەریە ئەمە بە چی وای پێهات کە بە پرۆپاگاندا من ئەو ڕۆژە تەماشای کلۆکسیۆنە گرانترین ئەسلحەکانە دنیامە کرد ئەو دەمانچەوە ئابراهام لینکۆلیان پێکوشتگە سنریاگە بە $5 یا $25 ئەمڕۆ بێ قیمەتە قیمەتی نییە ئەو نەگرانە بۆ دەمانچەکە مهمە نە ئابراهام لینکۆن مهمە بەیانی ئەگەر ئاخێزە کوردەوارە سربەخۆ فوی ئەم دەوڵەتانە بات و ئەم دەوڵەتانە لە کار بخات و بنیانە دەوڵەتە کوردی دابنێت و سەرزەمینە کوردەوار ئەم فەندەکەی دەسی من تۆ بە $1,000,000 ناتوانێ بیسێنی کێ ئەرزشەدا بەم فەندەکە مێژوویەکەوا لە پشت ئەم فەندەکە لە دەسە کیابووگە مهمە ئەنا فەندەکەکە حچێنیە 30 پوند 40 پوند دەتوانێ بیسێنی وەختێ ئوروپات پێ ئەفرۆشنۆ تەسویرێک لە ئوروپات پێ ئەفرۆشنۆ کە خۆیان بۆ تۆ دروستیان کردگە کاورای ئوروپایی وەختی هەڵ ئەسێ ئەچێ بۆ ئۆقیانوسیە ئەچێ بۆ ئوسترالیا ئەچێ بۆ ئەفریقا ئەچێ بۆ ئەمریکای لاتین ئەچێ بۆ ئەمریکا ئەو سەرزەمینانە خەڵکی واتیە ئینسانی واتیە تەمەدونی واتیە ئەوان هەڵ ئەگەڕێنەوە بە کابرای ڕەشپێس ئێژن ئێمە ئێوەمان کەشف کرد ئێمە ئەمریکامان کەشف کرد قاڕەی ئەمریکا ئەمە 300 ساڵە کەشف بووگە بۆ کێ کەشف بووگە بۆ بەشەر کەشف بووگە یا بۆ تۆی بەشەرە چەرمەگە کانونە جەهان و بەشەریەت ئیستا تۆ خوای ئیستا تۆ وەکو زەمینە زەمانە قوڕون و وەستا مەرکەزە جەهانی تۆ چویت کاورای ئینکایت کەشف کرد تۆ ڕیدا لە دەرگای کاورا هەی هەلۆ من تۆم دۆزیوە تۆ تێتەم بریتانیا وێنی کەلاوەس چیت پێ ئەفرۆشێتۆ ژیانە مەلەکەت پێ ئەفرۆشێتۆ موزەی ژیانە وینستۆن چەرچیلە پێ ئەفرۆشێتۆ 25 پوند بابێت تا پێت بێژین چەرچیل چۆن ژیانی کرد وەلێ ئەو هەڵەسێ وە مفت تێتە سەرزەمینە ئێمە وەکو ئەنتەر لە بەردەمیا هەڵە خەینۆ تا شێوەی ژیانە ئێمە فیلم بەرداریکە بێوەی قەرانێ بە هەڵەسێ ئەچێ بە سەفەرانە سەفەری لە ئەفریقا برسیەکانە ئەفریقا ئەوێنێ کاورای ئەفریقی دەسی ناگرێ
بێژی ئابە $30 بێ ژیانە برسیەتیە من تەماشاکە. چۆنە من ئێشێ بێم ژیانە ئەربابیە تۆ تەماشاکەم 30 پۆند ئێشێ بەم. ئەمە عەزیزم فرۆشتنەوەیە تەسویرە، تەسویر لە زەهنە تۆ تەسویری دروست کردەگە. ئوروپا بەرتەرە، ئەربابە، مەرکەزە، کانون جەهانە، منم تەعینەکەم ئەم فەندەکی دەستی تۆ چەندێ قیمەتێسی. تو خۆ نافەمی، تو خۆ پوڵە نییە. ئەم فەندەکە بەیانی لە پەیمانە حەیدەری بەجێ بمێنێت، کۆلۆکسیۆنێرێکی بریتانیایی حازرە $10 ملیۆن پێبا، بابای کورد حازر نییە پوندێکی پێبا. ئەوە قیمەت ئەنێتە سەری، ئەوە قیمەت ئەنێتە سەری تابلۆی وەنکۆک. ئەوە ئینحیسار خارەکانی ئەم سەرزەمینە ئێمەنەوە، ئەم سەرزەمینە ئێمەیانە بردگە بنە جوولەکە یەهودیە فاحشە زادەکانن. وە بۆ تابلۆیەکی ئایدینە ئەغداشلو لە تارانە 130 میلیارد تمەن پوڵەدەن. ئەناو تابلۆ ئەرزشێکی نییە، ئەو ئەرزشی پێ ئەدات. چون ئێژێمە تاریخی وا لە پشتە تاریخی مەست. من تەسویرە بریتانیاوە تۆ ئەفرۆشمەوە، تەسویرە فەڕەنسەوە تۆ ئەفرۆشمەوە، تەسویرە قودرەتوە تۆ ئەفرۆشمەوە. و تۆ و ئێمەمانانێک کە نافەهمین دووچارە ئەم تەوەهمە ئەوین. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ڕۆژی ئەوەڵ گوتی ئەمە دەوڵەتە دانایانە، ئەمە هەیکەلە حکوومەتە کوردانە. لەذا ئێمە لە هەرچی ئەتفاقە وەکو چۆن دەوڵەتێدا ئەنیشێت و ئێشێ بیکات لەگەڵ خەڵکە خۆمانە خەریکین قسەکەین و ئێژین ئەم فشە فش و هات و هوتەی کە ئەیکەن ئەمەسە. بۆیە تۆ لە ناوە شەڕا فەرماندەت هەست، سپای دژمن پرۆپاگاندا ئەکا، خۆ ئەنوێنێت و دەموچاو ڕەنگ ئەکات و قاو ئەکات و سەری بۆمبەکانی وەکو دایناسۆر دروست ئەکاتا تۆ بتۆقی. وەلێ ئەمە فەرماندەیەکە کە نەوع شەڕ ئەزانێ، مەیدانە شەڕی دیگە، و سەربازێک کە تازەکارە کە ئەترسێ، کە ئەژنۆی خەریکە ئەلەرزێ، شەڕی چاو پێ نەکەوت کەژێ بێسە تەقە نەکەی تا منێژم، بێسە سپای دوژمن خەریکە بە دەبابەوە تێت. ئەم ڕۆحی تۆقیگە گەلێکێ فەورەن دەست بنیەوە ماشەی ئەسڵحەکەیە ئەوەژێ بێسە تەقە ناکەی، حتا تانکەکە تێتە 1 متری ێژێ ئادە ئیستەوە RPG لێبەن. ئەو شەڕی دیگەمانەن دیکە. بۆیە ئەو فەرماندەز ئەمان نیەن، بۆیە ئەو ئەتوانێم شەڕە سەرخا ئەمان ناتوانن. دەی ئەوەی کە ئیمڕۆ خەریکن لەم شەڕە بە تۆ ئەیفرۆشن کامە تەسویرە، با من بە مثال بۆ دەست پێ بکەم. یەکێ لە خەبەرەکانە دوێ کە ئەمەسە دەوڵەتە ئوکراین بریگاردە خارجی ئەگرێ بە کرێ مزورە شەڕکەر بە زوانە پەتیە ئەوامانەکەی مزورە شەڕکەری گەرەکە. ئوکراین 44 ملیۆن نەفەرە، یعنی کەمبوودە نەفەری هاوردگە، یعنی خەڵکی تیانە ئوکراین، یعنی لەم 44 ملیۆن نەفەرە 10 ملیۆن نەفەری پیاوی لە بینی 18 ساڵ تا 6 ساڵ نییە. ئیستە خۆی کەمی هاوردگە بۆچی ئێشێ بریگاردە خارجی بگرێت؟ بۆچێ ئێشێ مزوری شەڕکەرە خارجی بگرێت؟ جواب کاکە ئەم تاریخەی ئەمانە بەحسی ئەکەن کۆمەڵێ مزور وەکو ئەرتەشە خصوصی مزور شەڕکەر هەمیشە بە کرێگیرا و بگن نەم دنیا. ئیستا با مثال بێنین سەر زەمینە خۆمان. پس تۆ لەگرا ئەفەحمید کە ئێمە مزورە شەڕکەرمان هەر بووگە، پوڕیان پێداگە، بردگیانە و مزوری شەڕیان پێکردگە، وەکو ئەفغانیەکان و ئێران بردنیە سووریە، وەکو پێکاکاوە ئێران بەکاری تێرێ. بزانە ئاغا گیان، ئیستە تۆ بۆ دەرئەکەوێ بۆ بە چەقانەیە مەسەڵەن تۆ ئاش بەتاڵەکەی، تۆ بۆ بە چەقانەیە ئاش بەتاڵەکەی، چون ڕۆژە ئەوەڵ ئەربابە ساحب کۆمپانی وەختێ تێ لەگەڵ تووە
گرێبەست ئەنووسێ بە تۆ ئێژێ مەبەستەکەی ئێمە چییە؟ ئێمە ئەوەنە ئەڕۆینە بەرەوە تۆ ئەمەمانە بۆ ئەەکەی بۆ ئەو کارەکە لەبەرەوەی هەزینەیە ئەرتەشە ڕەسمی زۆر گرانە و تۆ ئەرتەشە ڕەسمی مەملەکەتی بۆ هەرجێگەی ناتوانانی بجوڵێنی تۆ فرەنیاتێکە بە ئەرتەشە خۆت جێبەجێ ناوێت لذا ئێشێت دەستەکانت کارکەن ڕواڵەت یەکێکی ترە دەستە کەسێکی ترە بۆ یە کاوران لە ڕۆژە ئەوەڵۆ تێت بە تۆ ئێژێ بە عینوانە ڕەهبەرە حیزبە کوردی ئێژە چارە کەس ناکەین کورد بە شەڕ سەر ناکەوێ کەسی سوعالی لێ ناکە ئەگەر کورد بە شەڕ سەر ناکەوێ تۆ هار بووگی شێت بووگی خوەت شێتی باوکش شێتە ئەحمەقی جاهلی دەی بۆ ئەسڵ هاگریتە دەستە تۆ مەگە نایژی سەر ناکەوی دەی من شەڕێ بزانم دۆڕیاگەم ئەیکەم بێعەقڵم شێتم نادانم بۆ ئێشێ بیکەم تۆ هەر لە ڕۆژە ئەوەڵۆ تێی تەسویرێک لە تەمامە کەسانێک کە ئیمکانی هەستێکی تۆ دەرگیر بوون دروست ئەەکەی تەسویرێک بەناوە گورگ و گەورە و زلهێز تەسویرە خەسیاگ و تعدا پێکریاگ و تەجاوز پێکریاگ لە خوات ئێران زلهێزە کەس چاری ناکە ئیسرائیل زلهێزە کەس چاری ناکە ئەمریکا زلهێزە کەس چاری ناکە تورکیە خەریکە ئەمان خوا کەس چاری ناکە تۆ بۆ ئەم تەسویرە دروزەکەی ئیلا ئەوەی کە تۆ قەرار نییە لەگەڵە تورکیا شەڕکەی و بیبەیتۆ تۆ قەرار نییە لە ناوی ئەم سەرزەمینە مردمەکە فکرکە بتوانێت لە بەرامبەر کەسێکە شەڕیش بکات تۆ بۆ ئەم مردمە ئەترسێنی هەر لە ئیستۆ ئەم مردمە تەسلیم بووگە مثالێک بێرمۆ لەم تەسلیم بووگیە ئائیستە تۆڕە کۆمەڵایەتیەکان پڕ بووگن لە ڤیدیۆیەک کە خەڵکە ئوکراین بە دەسە خاڵی ئەڕواتە بەرە تانکە ڕووسی ئەوێسێت بە نەزەرە ئێوەم تەسویرە فرە مەرغوبەی تروانیە دەیبا منم تەسویرە بۆ ئێوە تەفسیر کەم خەڵکە ئوکراین گەرەکێ بێژێ لە شەڕ متنەفرە ئیسە سوعالە گەورە ئێمە چەندانە جنبشمان هەست لە دنیا ها بە شوێنە ئەوەی کە شەڕ بکا بە جۆرم نەقینی وێلێ نەتەرەفدارە ئاشتی وێ بەڵکو شەڕ بکا بە جۆرم تۆ لە ئومەم المتحیدا شەڕ بکەی بە جۆرم جۆرمە شەڕ نە جۆرم نییە هیچ کەسێک ئەمە تەرحەکا وەکو دێڕێک کە شەڕ جۆرمە کەس نایکان ئۆکێ ئەی ئەم تەسویرەوە ئۆکراینیە بە سەرپەرستیە بەرادەرانە نەزامە سۆڵتە خەریکە لە خۆی مخابرەی ئەکا خەڵکە ئەحمەق پاڵی پێوە ئەنێ خاتە دەرەوە چ پەیامەیە گەگەێنێ ئەمە کۆپی کریاگە لە تەسویرە کاورای چینی لە مەیدانە تیانمینە لە دەهەیە هەشتا بە دەسە خاڵی چوو لەبەر تەنکەکەی چیناوێسیە چینیەک لە بەرامبەر تەنکە چینیەک وتیان زۆر تەسویرە بەهێزێ بوو لە تاریخە تانکەکە نەڕووی بە ملیە ئیستە سوال خەڵکە ئوکراین گەرەکی ئەم تەسویرە لە خۆی نیشان بە ئەوەڵەن وتمان کە خەڵکە ئوکراین نە خەڵکە ئوکراین هیچ کەسێ لەم دنیا نایەژی شەڕ جۆرمە خەڵکە ئەمریکا نایەتە دەرەوە بێژێ ئەمریکا شەڕ جۆرمە خەڵکە بریتانیا نایەت بێت بێژێ شەڕ جۆرمە ئەم قسە ناکە ئۆکەی رووسیا وڵاتێکی دەرەکی متەجاوز وا ئێژن هاتکە خەڵکە ئوکراینیا تەعەدای پێ بکە و تەجاوزی پێ بکە رووسیا ئێژێ من چووگم خەڵکە شەرقە ئوکراین کە ڕووسن
وەکەوتگنە بەر لێشاوە پاکتاوەیە نازیستیە دەوڵەتە ئوکراین ڕزگاریان کەمووە بۆ خاتری ڕزگاربوونیان ئێشێ ئەرتەشە ئوکراین لە کار بخەم و ئەم ڕژیمە فاشیستە جوولەکەی ئوکراینە لە کارخەم. پوتین وا ئێژی ئێمە خەریکین تەماشا ئەکەین سەربازە ڕووس کە ئێشێ سەربازە متەجاوز بێت تەجاوز بکا بە کەنیشکەکانی ئوکراینی پیاکانیان بکوژێت چون ڕەشە کوژی ئەکاتکە داگیری بکاوبی تۆقێنێ لە بەرامبەرە خەڵکە بێچەکە ئاوێسێت دەوریان ئەداتەوە ناڕوا بە ملیانە خەڵکەکە ناکوژێت لەگرا تەسویرێک لە تەجاوز هەڵەگەڕێتەوە لە زەهنتوە پس دوژمن تەجاوزیش ناکات نایکە چون ئەگەربی کردایە کابرای ڕووسی بە تانکە ڕوویە لەسەر مشتە ئەحمەقە پس نەچوو ئەمە مەرغوبیەتی بۆ ڕووسیا هاورد یا ڕزاڵەتی بۆ ڕووسیا هاورد ئەمە بۆ ڕووسیەیشی نەهاورگەها هەر هێزێ لەم دنیا تەعەدای کردی بڕۆ پێشوازی بەدەسە خاڵی و بەر تانکەکەیەوە بوێسە دەیتر ئالەگرا داگیرکاری چه معنایەکی هەست چه معنایەکی هەست داگیرکاری دوژمن ناتکە بتخوا دوژمن هاتکە ئێژێم کابرا لەو سەرە داونیاگەر لای ئەوە مێکێکی تردانیم وەمزانی خەڵکە ئوکراین ئیستەوە RPG ئەدا لە تانکەکانی کامە تەسویر قودرەتمەندتر بوو کامە تەسویر قودرەتمەندتر بوو کە تۆ مخابرەی بکەی ئەو تەسویرە وا خەڵکە ئوکراین و RPG ئەیدا لە تانکە ڕووسی ئەو تەسویرە وا تانکە ڕووسی ئەڕووی بە ملش خەڵکەکەی ئوکراینە تا خەڵکە ئوکراین و خەڵکە جەهان بیزانایە متەجاوز بێتە سەرزەمینە بەسەر لاشەی سڤیل تۆ ئەڕوات تەجاوزی ژۆژنەکە ئەکا وەلە تۆ ئیستە خەریکی تەسویرە نیشان ئەدەی کە چۆن خەڵکی لە کەرکووکە بارزانی و حەشتە شعبی یەکێکە یەکێتی و حەشتە شعبی یەکێکە وەلێ هەر بوو خاترێەوەی تۆ بیفامی سۆحا لەشکرە تورکیش بێتە هەولێر تەجاوز ناکاتۆ کەس خۆدیتان لە عەفرین کردی نەیکرد خۆ کردی نەیکرد دەی بۆ مقاومەتەکەی مقاومەت مەکە و بڕۆ خیابان چەپڵە لێ بە و بێژە بەرێ قەڵاو ئێمە خۆشمان لە تانک نایی تەواو ئەمە کامە تەسویرە ئێوە مخابرەی ئەکەن سەروەریە خەڵکە ئوکراین نیشان ئەدات گەورەی ڕووسیە نیشان ئەدات قودرەتە مەردم نیشان ئەدا قودرەتە مەردەمە خەسیاک ئەمەی کە تانکە ڕووسی ناڕوا بەمە لە خەڵکە ئوکراینە خۆ گەورەیە خەڵکە ئوکراین نییە مەبەستێکە لە پرۆپاگاندا لە زەهنە ئینسانەکانە ئەم جەهانە دروستی ئەکەن ئەوە مهمە ئەوەی تەجاوزە پێ ئەکا تەجاوز بە مەردەمە عادی ناکا مەردەمە عادی گەرەکە سەرزەمینە بێمەردمی بۆ چییە ئەی کێ نۆکەری بکە و فاحشەگی بکە کێ بیکە هەرۆ مەردمێشی بیکە مەردەمە ئوکراین وەختیوە چەپڵە ڕێزان و بەدەن و ئەڕۆنە بەرە تانکەکان یعنی ئێمە ئێرادەی شەڕمانیەمە حەد بە لەشتەوە دۆڕێنین واسە دە ئەگەر واسە ئەم مەردمانە بەجێ ئەوەی کە ئەرتەشیان لە دنیا بوێت بێزەحمەت 20 ملیۆن خۆڕ و تۆکەر بکەنە ناوەم خیابانانە هەرکەوە دەبابا هاتە بەرەوە خۆمان ڕوتکەینەوە لە بەردەمیە ڕواتە دواوە ئەمە واسە یا ڕئیس جمهورە ئەنتەرە ئوکراین چەپ و ڕاستێتە دەرەوە خۆی خەمڕۆنی و بەڕاستی ڕابەرە قارەمانێکە چۆن ڕابەرە قارەمانێکە چۆن ئیستە دوژمن هاتکە تەجاوزی کردگە پێی ڕووتی و کردگە سۆ تەپیداگە ملی قارەمانە تێ هەڵدریاگەوە چۆن قارەمانە مەقاوەمەت ئەکا بۆ ئەوە مەگەر ئیستە یاران ئاخێز دوێ کەوتیان ئێمەش ئەڕۆین ئەمریکا تەحریمەکەی ئوروپاش تەحریمەکەی ئەسڵەن تەواوە جەهان تەحریمەکەی هیچ تەحریمیەکەین ئیدانەیشی ئەکەین دێمە مەگە حرەکەتە خۆب تۆ ئیسێشی لەگرا بزانی نەخشە پرۆپاگاندا چکرەکە کەم شەڕە ساختە ئەس
نەزمە جەهان ئەگۆڕن تۆ هەردووێ کە دیت پارلەمانە ئەوروپا بۆ ئەوەڵین بار شکڵ ئیمپراتوری ئەگرێت تێت ئەسلحە ئەسێنێت و ئەیدا بە ئوکراین خواڵی ناگرێ جەهانەکە گۆڕیاگە تەواو نەزمەکە گۆڕیا ئوروپا ئەمڕۆ ئەسلحە اتحادی ئوروپا ئەسلحە ئەسێنێ و ئەیدا بە ئوکراین بودجەیە نظامی ئەوەنە سەرەوە قەوانین ئەگۆڕن نەزمێکی تر لە جەهان خەریکن دائەنێن هێزە پرۆکسی خەریکە تێئەبازیەکە وەختێ تۆپەکەکەت هەست پارتیت هەست یەکێتیت هەست کۆمەڵات هەست دموکرات هەست ئێژێ چارە کەس ناکەین و ئەسلحەواوە دەسیوە ئەمە هێزە مزورە چەکدارە خواڵی ناگرێم کوردە باوبەختیشە سەرگەردان و پرۆلەتر و بێ هەمە چیزی فرەیواتیە بەناوە کوردایەتی وەکو ئاوی خواردن بەدانت دەسە کڵەشینکۆفێکی $200 ئەتوانی بیکەی بە هێزە مزورە ئەم دەوڵەتانە و ئەم کۆمپانیانە ڕەهبەرەکەیش لە ڕۆژی ئەوەڵەو تێپێت ئێژێت ئێمە کوردایەتی ئەکەین ولی خواڵی ناگرێ چاری کەس ناکەین بۆ لەبەرەوەی لە مەعموریەتێکا 2000 تان کوژیا لێدووە وتیان پێی تەواو بوو تێتە دواوە ئەو پوڵ و ئیمکانات و مەوجودیەتێکە گرتیێسی هەسی تۆیش دا پڵۆسیاگی و تی هەڵ دریاگی و بەناوی کوردیشۆ شکستێکی گەورە و داگەسە قەی ڕۆحە خواد چون تۆ لە لەحزەی ئەوەڵ نەتفەهمی ئەمە شەڕە تۆ نییە نەتفەهمی ئەمە هێزە تۆ نییە نەتفەهمی ئەمە چییە؟ ئەمە دەستکردە بازیە دوێ کە اتحادی ئوروپا ئێژێ ئێمە دەستگاهە پرۆپاگاندایە فریبکارانەیە ذهنیەت ساز رووسیە تەحریم ئەەکەین لە ئوروپا بەندیانەکەین ئارتی سپۆتنیک یەکێ نییە سوالکار لە خۆیان کابرا خەبەرنگارە رووسی سوالی ئەکرد لەو مەسئولە سیاسی اتحادی ئوروپا ئەیوت مەگەر ئێوە نایەژن فری سپیچ بەهای ئێوەس ئازادیە ڕادەربڕین بەهای ئێوە ئوروپاییەکانە مەگە نایژی لە چی ئەترسی تەلەڤیزیۆنە ئێمە داخەی بۆ دای ئەخەی ئەوان ئێژن تۆ پرۆپاگاندای ذهنیەت سازیەکەی پس ئەم خەڵکە بە تەلەڤیزیۆن ئەخەڵەتێت بەم خەبەرانە ئەخەڵەتێت ذهنیەت سازی ئەکرێ ئۆکەی ئاغای اتحادی ئوروپا ئەی تەلەڤیزیۆنەکانت تۆ چۆن مەنۆپولیشن ناکەن چۆن پرۆپاگاندا و مەنۆپولیشن ناکەن چۆن ئەو ئەیکا تۆ نایکەی چۆن دەستگاکانە ئەو قودرەتیانە هەست دەستگاکانە تۆ ئەم قودرەتیانە نییە ئیستا ئەم مەردمە خەسیاگە بۆ گەنەتی هەڵدریاگە ئەنتەرە نەمایشێ لە جەهانە دروست بووگە مەحسوڵە دەستگاهە پرۆپاگاندای ئێوە هەستیان نییە ڕازەکاتەوە لە چییە رووسیا ترسی بۆ دەستگای پرۆپاگاندای رووسی دائەنێ بۆ بەری پێ ئەگری مەگە تۆ نایژی ئازادی ڕادەربڕین من خۆم ئەدەمۆ کوشت دوژمنە من قسە بکە دێ بۆ نایڵی دوژمنە خۆت قسە بکە مەگەر تۆ نایژی تو حەقیقەتە واپێ بەها گەورەکانە واپێ بۆ لە چییە ترسی بێڵە با خۆی کاورا خۆی ڕسواکە تۆ بۆ نایڵی کاورا خۆی ڕسواکە یا ئەم مردمە سەغیر و ئەحمەقە ذهنیەت سازی ئەکرێت تۆ ئەمە ئەزانیت بمبارانە ئەم مردمە کەی شەو ڕۆژ بۆیە ئەم مردمە گشتی وڕ و گێژێژی کاوڕە قسەکانی تۆ تکرارەکاتەوە کەسێ لە خۆی ناپرسێ ئەمە شەڕە وا فاحشەیەکی ئوکراینی تفەنگێ لە خۆی فاحشەتری کردگەسە ملی شاجوانەکەی ئوکراین هاتە بەرەی شەڕەوە دە ئەمە شەڕە ئەنتەر ئەمە شەڕە شەڕ وا ئەکرێ وە قرتی و لوسکەڵە و خۆ ئارایش کردگ و بەمانە شەڕ ئەکرێت وەڵا براکەم مەگەر تۆ قاچە خەڵکی خاوەکەی تۆ ئەنا شەڕوە تۆ ناکری زەریفگیان وە قەژە شۆڕ و پەرچە شۆڕ و سینەی قوت و ئەمانە شەڕ ناکرێت ئەم تەسویرە بۆ مخابرە ئەکرێ
لە داستانە گەیدوبر و جامعەیە نەمایشە بەحسم کرد فاحشەیە ستریپتیزرە ئیتالیایی تەوبەی کردو ستریپتیزرەکان ئەڕەقسن و خۆیان ڕوتۆ ئەکەنەوە تەوبەی کردووی کەیتر فاحشە نەوێت چوو بوو بە ڕاهبەی مەسیحی ئەم دەحفەیشە لە بەردەمە پاپای واتیکانە ئەڕەقسی ڕۆژێ ئەڕەقسی و دای ئەکەند ئەمڕۆ ئەڕەقسێ و ئەی پۆشێ فەرقێ ناکە تەوبەیە فاحشەیە ڕەقاس ڕەقسە تەوبەیە ئەمە نەقشە پرۆپاگانداس ئاغا گیان حاڵیتە پرۆپاگاندا بۆ تۆ زەهنیەت دروست ئەکا پرۆپاگاندا بۆ تۆ تەسویر دروست ئەکا ستونێکی ئەرتەشی رووسیا شکا بە پەهبادێکۆ کاکە من شەڕکەم بە ستونە سەربازی شەڕ ناکەم بە ئیمکانیاتە خۆم شەڕ ئەکەم ئەمە بۆ خاتری ئەوەسە خەڵکی کوردەوار تۆ ئیرادەی شەڕەتیان نەمێنێت من بە ستونە سەربازی ناڕۆمە جەنگە یاڵەتە متحدەی ئەمریکا من هێزەکەی خۆم بڵاو پشت پێ ئەەکەم تا ئەو مەجبوروێ بۆ هەر 5 نەفەر و 10 نەفەر موشەکێکی 2 ملیۆن دلاری بەهەنێرێت من ستون ناخەمە ناوی جادەبی خەمەڕێوە ئەو بە هەواپەیما لەسەر و لێی بە ئەو بدا لە ماڵە کەسوکارە من و خەڵکە من لە ئەسەموڵ لێ ئەدەم لە ماڵە کەسوکاری ئەدەم ئەو گەلەکی وێ من بتۆقێنە من ئەشدادی ئەتۆقێنم ئەو گەلەکی وێ مردمە من تەسلیم کا من بازاڕەکانی پێدا ئەخەم دەم ئەخەمە دەمارەکەی تەمام ئەم مردمە کوردە ئەکەمە فیشەکەی کەمە چاوی بۆ گەرەکان ئەم خەڵکە بخەزێنن 1 ملیۆن تاکتیکە شەڕ لەم جەهانە هەست کەس شەڕ بە دەبابە ناکە پیاگە ئەرتەشە ئەمریکا بێت تا بیدەینە عەرزە مەگەر نەدریان لە عەرز من چۆن هێزە خۆم کۆ ئەکەمەوە لە جێگەیەکە ئەو بە سارۆخ لێیدا چۆن کۆ یەکەمەوە بۆ ئەم خەڵکە تۆقێنن لە پەهبادە تورکیس ئەوە ئێرادە نەبووگە لە بەرامبەریانە بێسێنە ئەسەموڵی پێچۆڵەکەم پێیدا ئەخەم ئەوە ئێرادە نەبووگە ڕەهبەرە قارەمان نەبووگە ئەم تەسویرانە دروستی ئەکەن لەبەرەوەی خەڵکی ئێمە بترسێ تەجاوز پەزیر بوێت خۆ ئەکرێ بڕۆیتە بەرە تانکە تورکیش گوڕی پێبەی بڕۆیتە بەرە تانکە دەوڵەتە یەهودە ئێرانیش گوڕی پێبەی پێبێژی بێ بڕۆ دەرەو لەم کشوەرە ئێمە تۆ گەلەکتە خەڵک قارەمانە جەنگاوەرە ئینسانە کوردیە ئێمە بکەیتە تەجاوز پێکریاک وەکو تەسویرێکە لە نادیا موراد دروستە کردو کێ نۆبل ئەگرێ لە کووردا فاحشەیەکی تەجاوز پێکریاگە وەکو نادیا موراد نۆبل ئەگرێ فرە شیرینە تەجاوز پێکریاگی دوژمن پەلامارتی تا استقباڵی لێ بکە با لە تەجاوزەکە لەزەت بۆی خواری ناگرێ جا نادیا مورادی ژەی و خەی دڵم یەکێکیانەوە تخوا فرە کوڕە شیرینەیەک و کوژیای وارە نەهاتەوە ڕۆژی هەفتیان هاتنە لام فرە دڵم یەکێکیانەوە تخوا فرە شیرین و ناتەوە ئەمە تەسویرە ژنە کوردی بوو ئەمە تەسویرە ژنە کوردی بوو داو باوەکانە ئێمە وابوون جهانە کوردی وابوو یا ئەم تەسویرەی ئەمڕۆوا لە زەهنە ئێمە BBC و CNN و وۆیس ئۆف ئەمریکا و ڕووداو بۆ ئێمە دروستیەکە بۆیە سەرمان لێ شەویاگە نازانین چۆن هەرسوو کەوتکەین نازانین چۆن بڕیار بین ئێرادەمان بە پرۆپاگاندا ئەشکێنێ کاکە کاورە زرێ پۆش بۆ تۆ تێرێ لەبەرەوەی بنواری پێ بتۆقێی ئەنا هیچێ نییە دروستکردنە تەفجیرات هیچێ نییە کاکە گیان کالا دروستکردن فەنی گەرەکە فەن شتە عەجیب و غەریبێکی نەگەرەکە خۆ
ئەسلحە دروستکردن چوار پاکستانی وەختنە خشکەوە دانیشێ گەورەترین ئەسلحە بۆ دروستەکە و دەستگا تەراشێکی بچووک بارود دروستکردن خۆ کالێکی نییە کەورە غەڵەت ئەکاوە تانکتێ با بێتەم سەرزەمینە ئێمە چیمان هەست لەبەینی بوات چیمان هەست ژێرخانە ئابووریمان هەست کارخانەی گەورە گەورەی تەولیداتە ئەسلحە و ژێردەریایی و هاواپەیمامان هەست چیمان هەست لەبەینی بوات معمەلە ئەوتەماتە چیمان هەست لەبەینی بوات بابە گیان شەڕ ئەو کەسەی ئەیکات فەرماندە زەمینە خۆی ئەناسێ ئیمکانیاتە خۆی ئەناسێ دوژمنی ئەناسێ ئەزانێ ئەو چی هەست من چیم هەست من چه قدرتێکم هەست ئەو چه قدرتێکی هەست ئەو چه ئەسلحەیەکی هەست من چه ئەسلحەیەکم هەست ئەو تاکتیکە شەڕکردنی چه شەکریە من لەژێ چه شەکری وێت ئەمانەی کە ئێوە خەریکن لە فەزای مەجازیان مخابرەی ئەکەن ئەنتەریاتە خۆتان نەخەسێنێت ئەوەی ئەم کارانە کە خائنە بە کوردانە خائنە بە سەرزەمینە کوردەوارە ئەمانە خائنە نێوە توولەی کن بۆ یەکێکتان تەحلیل لە دروستێ ناتوانێ بکە ئیستا ئێوە مخالەفەتتان تەکە ڕووسیە لەسەر چییە ئەمە شەڕە بەهاکانە کامە بەها سەرمایەداری دەیخۆ ڕووسیەش سەرمایەداریە شەڕە کۆمپانیەکانە ئاغای جۆ بایدن کوڕە فاسدە خۆی لە جۆزئە فاسدان و ڕاندخارانە کۆمپانیای نەفتی بوو لە ئوکراینیا شەڕە کێسەمە شەڕە کامە بەهاس پوتین حکوومەتە مطلقەس یاڵەتە ئەمریکا شەڕ دەمۆکراسیە فەرقیان چییە مەگەرم پارلەمانی نییە و پارلەمانی هەست مەگەرم انتخاباتی نییە و انتخاباتی هەست چیەم شەڕە چییە وە کەوتکنە ناوی شەڕە ملکەشی و ملهۆڕیە مەگە ئەمریکا ملهۆڕ نییە مەگە چین ملهۆڕ نییە مەگە بریتانیا ملهۆڕ نییە مەگەر ئەوان نیەن بە کێ ئێژن تەرۆریست و بە کێ نایێژن تەرۆریست مەگەر ئەوان نیەن دەستیان یاگەسە بینە قاقای ئەم جەهانە و سەنگ و منە پوڵە ئەم جەهانەوا لە دەستیانە مەگەر ئەوان نیەن نرخە ئەمە تەعینەکەن توتونێکە لە سەرزەمینە من ئاکاڵێ قیمەتی چەندێکە وەلێ کارە بۆ گەنە خۆیان نرخەنە نەسەری مەگەر ئەوان ملهۆڕی و نێرەکەری بەسەر ئەم دنیا ناکەن مەگەر بەسەر دەریاکان و بەسەر ئاسمانگۆ خەریک نیەن حکوومەت ئەکەن مەگەر انحسارە بازار نێ لە دەستیانە مەگەر قەوانین ئەم جەهانەوان داینانین مەگەر ئەوان دیکتەی ناکەنەوە بەهاکانە دنیای ئەمڕۆ واسە تو قەڵەتە کرد بەهاکانە دنیای ئەمڕۆت واسە بەهاکانە من وانییە من ئۆبیدیەنس نییە من فەرمان لە تۆ ناوەم لە بەهاکانە تۆیش ناوەم لە جەهانە کەسیفە تۆیش نایوەم تۆ کێمانە دیکتاکەیوە من 43 ساڵمە یەک دەحفە لەم دنیا ژیاگم لەمە ئاقڵتر لەمە باڵغتر لەمە گەورەتر لەمە با تەجروبەتر ناوم هیچ پیاگێ لەم دنیا لە خۆم ئاقڵتر نازانم لەم تەجروبەیە زیستیە لەم تەجروبەیە زیستیە لە حەی حاضر لەم تایمە کە من تەکە ئێوە قسە ئەکەم لە من پوختەتر لەم دنیا نییە بۆ منیش ئێحساس کەم دنیا لە من گەورەترە یەک دەحفە ژیاگم 43 ساڵم تەی کردگە 43 ساڵە من حاڵیم ئەم دنیا چ خەوەرە 43 ساڵە من ئەم دنیا ئەوێنم پیاوێکی ئاقڵی باڵغم لەم تەمەنا خۆم ناگۆڕمەوە بە پیاگێکی تر لەم دنیا لە خۆم با تەجروبەتر وێ ئاقڵتر وێ دنیا دیدەتر وێ من بۆ ئێشە ئەژنۆم بلەرزێ پێم وابێ کەم بودم هەست بەرامبەر بەدانەی ئەوروپایی ئەو لە من زیاتر تێگا مەگەر ئەو چل لە ژیاگە و من چل ژیاگم تازە من لە ناوە مردمێکی بە پرنسیبی دلێری ئەخلاقمەندی گەورەی ئازادە گەورە بووگەم بۆ من پێم وایە من هیچ نازانم بۆ کێ لەم دنیا 500 ساڵ عمری کردگە عمری لە من درێژتر بووێت من لە من نە گەورەتر ئەوم نە باڵغتر ئەوم بۆ کەوتکمە ژێرە فشارە قسەهای ئەحمەقانەیەوە ئەمانە تکراریەکەنەوە ئەمە گەشتی بازیە ڕیخت جەهانە گۆڕن دەوڵەتە ئێرانی غەڵەت ئەکا دەوڵەتی یەهودی ئێرانی غەڵەت ئەکا فکرە ئیمپراتوریایەتی بێ ئەگرا سەرزەمینە کوردەوارە
ئێمەی کوردان حق حاکمیەتمان بەسەر زەمینە خۆمان هەست ئەواوا بە لێشاو خەڵکەکەی ئێمەم سەرزەمینە بەجێ تێڵێ بووگن بە قەرەچە بێوەتەنەکان وەکو ئێمە نە زەمینمان لە دەسما نە ئەبزارە تەولیدمان لە دەسما نە سەرمایەمان لە دەسما کەوتین لە ئەسڵ کەوتین لە ناو کەوتین هەموو شتێکیان لە دەستمان دەراورد نەمانزانی و لە دەستمانیان دەراورد بە واقە لە دەستمانیان دەراورد بووگینۆ بێ هەمە چیز قەبائیلە سەرگەردانە بێ سنوورە دنیا هاوارەکەین بێن بمانسێنن وە $10 و $5 و $6 بێ زەحمەت لە کاتێکا زەمینمان بوو خاکمان بوو سروەتمان بوو دەستمان بوو کەسمان بوو قودرەتمان بوو کەوتین ئەمە 100 ساڵە بە بەرنامە وایان پێمان کرد لەمە گەورەتر ناوین کاکە ئەم ژیانە فرسەتی یەک بار ژیانکردنە تەمامە مێژوو لە ئێمە خڕ بوو گەسۆ بۆ کوێ نواری هەوڵ بووگی بۆ کوێ هەوڵ بووگی تۆ ئەو ئەحمەقت دەڵقەکە ئوکراینە چەنێ فەرقتانە یا وڵادەمیر پوتین کێس یا ئەو ئەحمەقە بەناو جۆ بایدن کێ زەمانە کێن مشتێ ئەحمەق تۆ بۆ فکرێک ئەوان لە تۆ ژیرترن ئەوان لە تۆ ئاقڵترن کورە خەریکەوە واقە ترسێنێ حەیچێ نییە وەختە خۆی خەڵکە ڕواندوو سفووی دابوو لە ئیمپراتوریەتە بریتانیا بەڵام چون ئەقڵە سیاسی نەبوو نەی ئەزانی بریتانیا فشاری بۆ هات کە شکستی خواردە نەی ئەزانی لەبەرەوەی تۆ وەرەت بە خۆت نییە خۆت ناناسی لەم دەقیقە من تەکە ئێوە قسە ئەکەم عمرە ئینسان 80 ساڵە ئێمە نیوەی ڕوویگەن من 43 ساڵمە من لەمە نە گەورەتر ئەوم نە ئاقڵتر ئەوم نە باڵغتر ئەوم وامە لووتکەکەیە شەڕە من شەڕە ئاقڵان و باڵغانە کەسانێکی ترە لەم دنیا من ئاقڵ و باڵغە ئەم مردمەم چۆن خۆم بەکەم ئەزانم لە کاورای ڕووس و کاورای ئینگلیس و کاورای فەڕەنسەوی و کاورای ئەمریکایی بە قۆنەرەکەمیشی حساو ناکەم ئەو فکرەکە بە F35 منەشکێنێ من بە تەکنیکە شەڕە خۆمەی دەم و عەرزە 2000 کونوالە گیانیە 2000 نقطەی زەعفی هەست ناتوانێ بە واقە بمترسێنێ ئێمە بە واقەی مشتێ بنە جوولەکەی کارمەندە ئەمانە ترسیاگین ئەنا هەروە کە ئەو هەواپەیمای F35 هەست یەک تاکە کەسی ئەم سەرزەمینی ئێمە بە تیربارە بیکەیسی ئەتوانێت 6000 گولە بتەقێنێ لە دەقیقا 6000 بڵێسەی ئاگر بکا بەسەریانە یەک نەفەرە ئێمە بە 100 کیلۆ تەفجیراتۆ ئەتوانی یەک بنکەیەوان بووە تا ئاسمانگۆ یەک نەفەر ئەم سەرزەمینە 200 ملیۆن کوردانی واتیە خاکمان واوە دەسۆ سەرزەمینمان ئەناسین ئاسمانگمان ئەناسین خاکمان ئەناسین ئێرادەمان ئەناسین پیاگم گەرەکە کابران لە نیویۆرک بێتە سەرزەمینە من هەروە کە هاوردەی جوولەکە و چەرکەس و سفید و ئەرمەنیان هاور بەسەرمانە بە ناوی تورکدایانە پیاگیم گەرەکە قاش بخاتەگرا من لە ئەستەمبولیش هەڵیەتەکێنم بە چی ترسیاگین ئێمە بە دەبابە مدەڕعاکەینە گۆڕستانیان ترسمان لە مردنی 1 ملیۆن نەفەرمان نییە وەلێکەین بە گۆڕستانیان چۆن ئەو ناترسێ لە من ئێشێ بترسم لە ئەو بۆ ئێشێ بترسم لێی ئەم کوژێ دە منیشەی کوژم تەهدیدەمەکە من ئەمەڵی یەکەم تێتە ماڵەکەم لە ماڵەکەی پەلاماریە دەم پێی وایە دەسم پێی ناگا کورە تەمامە مردمە کورداکەمە فیشەکەکەمە گیانی تەمامە خەڵکە دنیاکەمە گیانی غەڵەت ئەکا بوو مەخا بەسەر مردمی منە بیخەتا منیش ئەستەمبولی پێداخەم بیخەتا منیش تارانی پێداخەم چۆن تێڵم خەڵکی لە ئەروە ڕاحەت بێ و بڕواژن و مناڵە من تیکە تیکە بوێت گوام هەتا قوڵتر وێ مەلەی خۆشترە پیاگانە شەڕەکەی پیاگانە تەکتا شەڕەکەم نامەردانە شەڕەکەی نامەردانە تەکتا شەڕەکەم دەست بۆ کارە چەپەڵ ئەوەی لە تۆ چەپەڵتر کارەکەم ئەم تۆقینە و تۆقێنم
ئەمە بەرەی پرۆپاگانداش حاڵیتانە کاورا خۆی ئبنە فاسدە دنیاست شەڕێکی دروست کردکە تا تۆ بڕۆیتە بینە رووسیا و بینە ئامریکا ئێوە یەک لە یەک فاسدتر و بێشەرەفترن شۆرای ئەمنیەتە دانیاگە 5 عضوە دائمی واتیە بریتانیا رووسیا ئامریکا چین فەڕەنسا ما بەقی توی هەڵدریاگن مەیلمانە وتۆی ئەکەین ئەیوەینە مەجموعە سازمانە منە دابی و مەجموعە سازمانە منە بزانم چ قەڵەتێگەکەی چ قەڵەتێگەکەی تەحریمە دەکەین و ئەتخۆین و فڵانەکەین کاورا 1/8 خاکە دنیای وا لە دەسا دنیا تەحریمە دەکەین تۆ تەحریمە ئێمە بکە تا ئێمەش سەرزەمین و کوردەوارە لێ داخەین خەلیجە لێ داخەین دەریای مەدیتەرانە لێ داخەین چاڵە نەوتەکانە لێ داخەین دابی کە تۆیش دابزانم تۆ دەوام تیری تا بازاڕەکانە لێ داخەین تا کاڵای بنجوڵە چینی و ئەمریکایی ناسێنین بۆ چیمانە دایەخەین کاکە ئێمە فکرەکەی نەسڵە هەمان نییە ڕوودا و تۆ کێی تۆ کارمەندە کۆمپانیە تورکیت تەبلیغە بۆ فڕۆکەی بێفڕۆکەوانە تورکی ئەەکەی یا تەبلیغە بۆ ئەرتشە تورکی ئەەکەی تێ هەڵدریاگە بنە جوولەکە تۆ کێی بۆیە تۆ ئەوێنی لە زەرف ڕۆژانە ڕابردووە خەریکن واکەن بە ئێمە یەکسری تەساویرە ئەحمەقانە بۆ ئێمە مخابرەکەن چون ئەم سەرزەمینە گەمارۆ دەریابوو بە دوژمن کەوتبوونە گیانە ئەم مردمە و ئەم مردمە بەرەبەرە خوی گۆڕیا بەم قسە ئەحمەقانانە لەو ڕۆژانەی کە ئێمە هاتکین و ڕەهبەرایەتی دانایانە کوردان هاتکە ئەم اتفاق لەم سەرزەمینە ناکەوێت ڕۆحیەی ئازادی و ڕۆحیەی دڵاوەری ئینسانە کوردی کۆدێکی ژنەتیکیە لە وجودیە کافیە ڕەهبەری بوێت هەڵی تەکێنێ تا بزانم لە سنوورەکانە ئەوروپات خۆ دەگریت ئەتوانی خۆت بگری وا کردمانە بەل ئەکرا تائیفەت منە جن کورد و وەحشی زیخە کردو لێمان ئیستا خەریکی بەم تەساویرە ئەمان خەسێنی ئەمان ترسێنی مدەڕیعە و دەبابە و هەواپەیما و سارۆخ مدەڕیعە و دەبابە و هەواپەیما و سارۆخەکەین بە چاوتە وەختی ئێرادەی وەستان هەبێت خاسمان پێهات لە تەسلیم بوونی خاسمان پێهات وا بە لێشا و خەڵکەکەمان لە ئەسڵ کەوت لە ئەشرافزایی کەوت لە زەویداری کەوت لە دەستداری کەوت لە کەسداری کەوت بێ مەسرف کەوت کەسە ناوە ئەم شارانە بوو کەسە پرۆلەتەر وەکو قەبایلە سەرگەردانیە جەهان بێ سنوور بووگە خۆی هەڕاجەکە بەم کشوەرانە ئینسانە کوردی خۆی ئەفرۆشێ بە ساعاتی 2 پۆند کارە کارواژەکات کوڕە فڵانە کەسە فڵانە کەسە فڵانە کەس جەد و ئابا دیار ئیستا تەبدیل بووگە بە هەرزەی ئەم وڵاتە بێسنوورێ ئەگەڕێت لە دنیا چون بێسنوورە چون هیچێکی نییە بۆیە بێسنوورە وەکو چۆن مارکس وتی تەبەقەیە کارگەر هیچێکی نییە بێسنوورە کشوەری نییە ئەوەی بستەخاکێکی نەبێ خدا وەستێرە و ئاسمانگی کووە تا تۆ بێتە ئەگرا کاورای چاو چەرمەگە یەهودی مەسیحی بە تۆ بێجە چۆن ژیان بکەوتەکە ژن تا چۆن قسە بکە و هەڵسوکەوتەکە مناڵە خۆ تا چۆن کۆم جیهانە واسە ئەم جیهانە چ شکڵیە تێاڵ دریاک وا تۆ بەردەداری تیا هەست تجارەتە سەکسە تیا هەست تجارەتە مەوادە مخەدرە تیا هەست سانکشن ئەدەی بە من رووسیا تۆ ئەمە 40 ساڵەوە زاهری سانکشنە داگە بە من ئێرانە ئەم ئێرانە بۆ وەرشکستنە وەنەزوئێلا بە 2 ڕۆژ وەرشکست بوو
ئەی ئەم نەوتە چۆن قاچاخەکەی ئەم مەنابەعەت چۆن قاچاخەکەی ئەم پوڵهای قاچاخە چۆن تێت و ئەڕوا ئەی مردم ئێمە چۆن ئێشێ برسی بوێت و بێدەسەڵات بوێت و بۆیە بە پرۆلەتەر و فێرە فاحشەگیکەی بەچی بەمانە تۆ بەمانە وات کرد ئەگەر نە تۆ بەرەتوانی بە کالا بگری تۆ بەر بە سەرمایە ئەتوانی بگری تۆ ئەتوانی جیهان ڕووسیە داخەی لە سەرمایە گوزاران یەک هەشتمە خاکە دنیا 250 ملیۆن نەفەر جەمعیەت قودرەتە گەورەیە نظامی کۆمپانیەکان چۆن ڕازی ئەون ئەم منفعەتە نەخوان تۆ پوڵیان پێدەی تۆ بابەتە 150 ملیارد دلار تجارەتە چین و ڕووسیە تۆ پوڵ ئەدەی تا ئەو منفعەت نەخوا تۆ مەگە خۆت نایژی ئەمە اقتصادە ئازادە بازاڕە کالا سنوور ئەدڕێ چۆن چایە چەکوش سەوزە ئینگلیسی سنوورەکانە مردمە ئێمە ئەدڕێ گشتی کردگەسۆ کۆڵبەر ئینسانە کوردیە باشەهامەتە گەردەنکەش بوو گەسۆ هێسەر کالا قاچاخەکە کالا زەوی ئەدڕێ ئەڕوات کاورات بێ سەرزەمین کردگە سنوورەکان ئەدڕێ ئەڕوا خۆی بفرۆشە خۆی کالاست تۆ تحریم ئەەکەی تحریمە توانێ بەرە سەرمایەداری بگرێ تۆ مەوادە مخدرە قاچاخ کردگە بەشت بەرە تۆن قاچاخە هەرۆینە گرتگە بە ئەمریکا چۆن لەم دنیا تۆ تحریمەکەی بە نظامە سەرمایەداری تۆ چۆن منافع باعث ئەوێ خەڵکی لە بازاڕە 250 ملیۆنیە ڕووسیە دەست هەڵگرێت چۆن سەرمایەکان دەسی لێ هەڵەگرن تۆ خواد ئەحمەقی یا ئەم مردمی دنیاتە ئەحمەق کردگە هەروە توڕە هاتێژیت ئەم تەناقوزە چۆن حەلەکەی چۆن بازاڕ ڕەش لە بین ئەوەی لذا ئەوەی کە ئێوە ئەیوێنن بازیە نەزمە ئیمپراتوریایی دائنێن بڕۆنە اتحادیە ئەوروپا خەریکە شکڵە ئیمپراتوری هەگرێ هەر لەیسۆ ئەم شەڕە ئوکراینیشە تێکە و بڕۆ بێ و خۆت زوو تەواو ناوێ وردە گەمەکە خۆشەکەن تا لە لای ئێمە مشتێ تورکە بێهۆڤیەتە تەجاوز پێکریاگە غوڵام بەچەیە دەسە دەستگا یەهودی مەسیحی بەناوە دەوڵەتە تورکیە یەهودی مشتێ بەچکە ئانوسیە فاحشە زادە بەناوە ئێرانی لە دەوڵەتە یەهودە ئێرانیە ئیدعایە ساختنە ئیمپراتوریەتی بەسەر سەرزەمینە کوردانە بکەن بەسەر ئینسانە کوردیۆ بکەن ئاواتە یەهودی مەسیحیتان لە بینە قاقا خەفاکەین ئەمە ڕۆح جەهانە کوردیە تێدەگۆ بە یەک تریبونە فەیسبووکی دەستگاهە میدیاییتانم لە کار خستەگە وا تەشەنەی سندگە ئەم ڕۆحە ئازادە ئینسانە کوردیە لەم سەرزەمینە نابودتان ئەەکەین نظامە سوڵتەی یەهودی مەسیحیتان لە سەرزەمینە کوردەوارە نابودی ئەەکەین هەتایە بە گوێرەی ئاعترافە خۆتان هەرچی ئیمپراتوریەهای درۆزنانەیە جەعلتانە بە قەومێکی گومنام لە بین چوو وەکو ڕۆم و هونەکان وەکو ئیمپراتوریەتە ئیسلامی و مغولەکان مەگە خۆتانوە نایژن ئیمپراتوریە یەهودی مەسیحیتان بە ئێمەیەک قەرار بوو بێناوتان کرد لە بینەچێت و لە بینتانەوەین تا تۆ بە واقعی مدەڕیعە و ئەرتەش و ئەمانەی منە تۆخێنی ئێمە زانی نەگرا کوێ شەڕیشە زانین چۆن لەگەڵ تا بکەین وات پێ بکەین بکەونە خواردنی یەکتری ڕۆڵە تۆ فکرەکەی ئێرادەیە مەشکێنی بە دوو مدەڕیعە چکە بێ چەک و فڕۆکەی بێ فڕۆکەوان وات پێ بکەینە ناو تەختەخاوەکە تا بترسی تۆ ئێمە تۆقێنیت ئێمەش بەڵێن تۆ بتۆقێنین ڕێگەی تۆقاندن فرەس بێشەرەفی دەست بۆ هەر کارێکەوەی هەر کارێ تۆ بیکەی ئێمە لەوە شەدیدتریەکەین ئێمە ئێرادەمان تیا کوژیاگە مشتی ئورەیە تریاکیە سەپاهیە توانن بەسەرمان و حکوومەتکەن ئێمە فەرماندەمان نەما و ڕابەرمان نەما بە نەجوولەکەی مەسعود مەسەفای جوولەکەی هاوردەی تەجاوز پێکریاک توانی گێ لە سەر زەمینە ئێمە بمێنێتۆ عەلیە خامنەئیە تۆخمە قەرەچە هاوردێ فاحشە توانێ لە سەر زەمینە ئێمە بمێنێتۆ
ئێمە بە پرۆپاگاندا و مەنۆپولیشن تەسلیم کریاین لە ئەسڵ خریاین بچوو کریاینەوە ئەنا ئێمە خاڵۆجەمیلی ئێناخیەکمان بوو وەختی هەنووز لە ئەسڵ نەکەوتو لە تەرگاران وێسیا و ئەی خومینیەشی بێتەگرا مزاکرەم تەکا بکە نایمە خوارەوە نایمە خوارەوە بڕۆ ئێستا نەوەکانیان بچوو کردنەوە بە بەردەم یەکێتی و بە بەردەم پارتیە ئەو خەڵکە قارەمانە تەسویریان بچوو کردگەسۆ تەسویر ئەتان خەڵەتێنی هەواستان بوێت ئەمانە حەجێنیان بێ پارلەمانە ئینگلیسمان بوێنە 30 پۆنت بدە وەلێ من مف بتێم هەرچیەک تۆ هەزە ئەی خوام بۆ تۆ کێ من بێ پارلەمانە بوێنم چییە پارلەمانە تۆ بێجگە لە تاریخ تاڵانکردن و نامەردی تاریخێکی ترس ئێمە خۆمان مرد بووین وەمانزانی نامەردی خراوە ئیستا تەکە دنیای نامەردی تو ئاشنا بووگین نامەردی بکە تا نامەردی لە حەقاکەین سیاست بکە سیاسەتە لە حەقاکەین چەکوەکار بێنە چەکوەکار تێرین ئەوەی کردە پێمان مەسەرە تێرین تا بفهمی لەگەڵ کیا تەرەفی دەفعەیە خەڵەتیام دەینم و منە خوا دەفعەی بعدی دەینم و منە خوام نۆگەی ئێمەش کە حاڵیمان بووگە چیتان پێ بکەین چون لەم کوردەوارە ڕسمە دەوڵەت کوردی وا بووگە کە حکوومەتە دانایان بووگە کەلامە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەینە حکوومەتە دانایانە و ئەیوەڕێت ئێمە بە مؤسسات دەوڵەت نەوگین ئێمە بە پەیوەندە کۆمەڵایەتی دەوڵەت بووگین وەکو هەڵپەڕکەکانمان لەلای ئێمە هەڵپەڕکە ئێڤنتە حکوومەت بوو یەک دەورە کامەڵ سەرچۆپیکەش یەک دەورە کامەڵ ئەڕووی دەوران پاسیەدا و ئەمە گۆرانی بێژ بوو گۆرانی ئەکرد داناکان بوون بۆیە شێوەیە هەڵپەڕکەیە کۆن نە ئەم ئەنتەریاتە کیبۆردە ئەوانەی وا بە چەپڵە گۆرانیان ئەوە چینێ ئەڕووی چینێ ئەوێسیا ئەوەی وا دوا کەوتو ئەڕوین ئەیان هاورد ئەیان گەیاندە لای یەکەمین چین یەکەم چینیان ئەورد چۆپیکەش یەک دەورە کامڵ بەشیا چۆپی بکێشە کەسێک دەستی بۆ بردووە دەستیانە شکاند دەورانە و ئەمە داناییە ئەم دەورانە ئەگێڕێنێت ئێمە وا حکوومەتێکین ئیسەژە هەروایە و واقعی تۆ ناگیرین بە فەساد تۆ فاسد ناوین بۆیام شەڕ ئوکراینە هەروە کە ئەڕواتە بەرەو ئێوە خەریکن ئەوێنن چه ئتفاقاتی لەم دنیا کەوتگە و کەسافەتەکەی لە ئوکراین تێتە دەرئەیوێنن ئەم تێ هەڵدریاگانە بەناوە حیزب لەسەر زەمینە ئێمە مزورە دەسە هەزارۆمە دەوڵەتی یەهودن ئێرانی تورکی لە هەرکوێ احتیاجانە چوار مزورە بۆگەنیان ئەوەن ئەمان وە مفتی لە خەڵکە ئێمە سەربازەگرن وە مفت وە بەلاش تحتەناوە کوردایەتی لەوەڵکێژن چارە کەس ناگەی خواری ناگری و دەیتر زل هێزە و ناتۆس و یعنی دۆڕیاگینە سوحات دۆڕیان مەئموریەتمان تەواو بوو تاوانێکمان نییە ئەوان فرە زل هێزن چون ئەمانە هێز نین ئەمانە مزورە یەهودین هاتکن بە ناوە مەردمە کورد وە مفت کوردەکەن و سەربازە خۆیان وە مفت بێ قەرانێ بێشکۆیە ئەوەن ئەیدەن و قۆنترا ئەو دەنە کوشتێنەوە Kurdish people are good fighters. ئەرێ وەڵام مزورە خاسێکین وە مفتی مزور وە مفتی بۆ کێ بۆ هەنێ بەچکە جوولەکە تەحتەناوە ساختارە حیزبی ئەمە تفاقە نەیاڵین لە گراب کەفێ وا تۆ ئەوێنیستە لە ئوکراینە خەریکن پێت نیشانەدەن مزورە پووری لە گژێگێکا مەوجودە کاکاکە مزوریەکەن بۆ خۆتانی بکەن دائیستە عیدەیەکتان کۆ بوێتۆ دو سێ هەزار دانە لەم کۆڵبەرە هێسرانە کۆکەنەوە بڕۆنە لای دەوڵەت ئوکراین خۆتان بفرۆشن خۆمە خاستنە لەوە خۆتان مزوری بۆ خۆتان کەن بۆ تێڵم پێکاکا بتان کاتۆ مزوریە خۆتان بیکەن یەکێتی بتانکە پارتی بتانکە
لایەوە خۆش